بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. وشوي سكام وشحال بيانه برنامه وترنيا وخزمته بي زیاتر آشنایی کرده ئاین و پیرۆز و ئیسلامی بە گرد و چمکە گەورەکەش و پێسە حەضارەتی بەگل لە ئێمە. ئی مەجلیسەی مە فارمەوە بلمێ مەجلیس و پێغەمبەر خوای صلی الله عليه و آله وسلم. فارەوە مەجلیسەکەی و بە دڵ وای پێ حوزور و پێغەمبەر خوای صلی الله عليه و آله وسلم فرە گەورە. بلمێ خزمەت و ئەوە شەویسەی مە ئەصحابێ گرد دەوشە نیشتێنێرە چێر و دارێوانە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم نیشتەنەرە. کاتەکە کات و پاییزیە و دارەکەیش گەڵاکی زەردێ بێنێ هەوێ قایم مێمەوە دارەکەی یەک پارچە کرد گەڵاکی ڕێزە. پێغەمبەر خوای صلی الله عليه و آله وسلم ڕۆکەرەوە هاوڵەکە ڕەفیقەوە شەویسەکەش هامدەمەکەش فەرماوە ئی دارە پێسە چێشیە جە چ چێوە موسڵمانی مشو ئیمانداری مشو. فەرماوە شەخۆ و پێغەمبەر خوای صلی الله عليه و آله وسلم تەشریف شازانە. فەرماواش ئینە پێسە کەسی ئیمانداری چانن خەشیەت و خوای دڵشەنە جما ئینە خەشیەت و خوای تەرسایی جە خوای دڵەنە تەرسای بە ویقارۆ جە خوای دڵەنە چێوێ فرە گەورن عیبادەتێ فرە گەورن. فەرماوە دڵشەنە جما ڕاستە و خۆ گوناهاکاش ڕێزارە چەنی گەڵا و ئی دارێ پاسە ڕێزێرە. ئی فەرمایشتێ فرە گەورن. ئینسانی مسلمان تەرسیش هەنە جە خوای. بەعزە جارێ بەعزە کەسێ پرسیارەمە کەراوانە ماچە ئایا تەرسی جە خوای چەنی وەشەویسی جە خوای کۆباوە دڵەنە بەڵێ. ئێمە جە ئاو تاتێمە تەرسمێ بەڵام ئی تەرسی تەرسا و ڕێزینە تەرسا و حورمەتینە تەرسا و وەشەویسینە. تەرسمێ وەشەویسەکەیمان جە دەست دەیمێ وڕوانێ جۆرێ جە تایبەتی وەشەویسی و خەشیەت دڵ و ئێمە هەن وەرانوەر و خوای جەلە جەلالوه هەردووی چا پێوە کە ئینسانی مسلمان سبحان الله ئی خەشیەتە دڵشەنە جما ڕاستە و خۆ خواجە کرد و گوناهاکاش وەش بوو. فەرماواش مثل المؤمن إذا اقشعر من خشية الله عز وجل وقعت ذنوبه وبقيت له حسناته. چەنی گەڵا زەردەکەی گەڕێزارە و سەوزە جوانەکەی مەناوە پاییزەنە فەرماواش بەس ئان خەشیەت و خوای دڵەنە جمۆ یەک پارچە خراپەکەش گەڕێزارە و مەمەنە تەنها خاسە و جوانەکەش منە. بەشێجە عیبادەت و شخصی ئێمە کردەوە دڵی ما چکە بەڕاستی چەنی زوانما کردەوەشەن و قسەی خێرێ کەرۆنە و کردەوەی دەستما هەنش و قاچما هەن و چەمەش هەنش و گۆش هەنش دڵی چەنش کردەوە یۆجە کردەوە فرە تایبەتەکە دڵی بریتینجە تەرسای جە خوای جەلە جەلالوه. وەشەویسەکە ئینسان دوێ کاتێنە ینی تەرسایشان جە خوای جەلە جەلالوه. بەعزە جارێ بە ئاشکرا ینی وەرە چەما خەڵکی و تەرس وەر و خاترە خوای کریۆ هەرچی خراپن وەرە چەما خەڵکی چۆ کەریش ئەنە وەر و خاترە خوایە کە ئەدەب و حەیا و حورمەتڵ چەنە دروست بێن مەتاوی وەرە چەما خەڵکی و گوناهکەری. ئەچا کاتانە کە پەنهانە کەسش نییە چەنە ئەچا کاتێ چەنە فرە گرنگە ساقی ئیمانی تۆ ئیمان و تۆ ئەچا کاتەنە بەرگن ئیمانەکەڵ چەند ساقا چەند ڕازگۆنی چەنی خوای چەند ڕاز ماچی ئەچا کاتەنە بە ئەنداز و پێویستی. وەلەمێ گەورەی فەرماوانشە ئەگەر هیچ خاسێ وەڵ نەبی داواکەری جە خوای طبعاً یۆ چاچیەوە کە فرە مهمە ژیان و ئینسانە گرنگە کە داواکەرۆ جە خوای عیبادەت تایبەتەکەشن وەروخاتەی خوا کردێن وەروخاتە خوای کردێنش پێی نمونەی مەسەلەن تۆ جاریچان هەن کردەوەوە سادقان هەڵکردن وەروخاترە خوای مصیبەتی ڕۆژکردنە خوایە من دڵویانە هەتیم و فڵانە کەسی بخواست وەش کرد خوای تۆ دەروخێ یەکسەر دەڕڵکەرەوەن یان خوای یان ئاڕۆ وەروخاترە و تۆ تەوەنێەوە سەر و جادەکە بێ لام بەردە سەر و ڕێوە لام بەردە خوای گەوە دەروخێ ڕەوەرەکەرەوە یەکسەر دوعاکە گیرە. بەڵامێ فەرماوانشە ئەگەر هیچ دەست نەکەوت داواش پە نەکەری دەسوودیمەکەڵ غوستڵەکە پێنیشە داوا کرد. طبعاً سبحان الله مەسەلەی دەسوودیمی مەسەلەی غوستڵی کەس مەزان و ئایا تۆ دەسوودیم وەڵگرتنیان ئایا دەسوودیم وەڵ هەنیان نییە
غسڵ پاسن تەنها وەرخاتەوە خوای جل جلاله کریو فەرماوانشە ئەپانەیە داواکردە جە خوای داواکردە تا خوای گەورە دەروەکی خێری تاوە نەکەرەوە بەخوا چەنی غسڵەکەمە وەرخاتەوە خوای کردمە و کەسی ئاگاش نیە چەنەوە جێبەجێشکەر بێ بەخوا کردەوە کەسما چانێنێ ئەوەی تەرەسماشون پاسنێ بە ڕاستە دنەدنێ گرنمە تووش و گوناه و هەڵە و کەم و کوڕی بێمە پەنهانەنە بەڵام ئەشم بین وێمە خوا فرە ساقانە فرە ڕازگۆیانە چەنی خوا وێمە تەعامل کەرمێ وخواي قرأ وصفوا أكسا شكرا فرمانج إن الذين يخشون ربهم بالغيب لهم مغفرة وأجر كبير أكسي كبنهانا جخوا وشا ترسا أكسي هم خواتنا شاوجبو هم أجر فرق قورا شابو وبن واتا بس كاتو بنهانينا جخواي ترسا أقل جخواي بو والله خواجه قناها كاتري تلوجو بوتي فرماوه يعني قرد قناهكاش سقطت كل ذنوبي يعني قرد قناهك إنساني قنا روار بقيت له حسنات وبس حسناتك إيش بناو يعني فرماو وأزلفت الجنة للمتقين غير بعيد دورنيها أبا هشتك الرازيان وبي إنسان متقيك دورنيها وأزلفت نزيكا زلفة قريب جدا غير بعيد فرماو أنا بيكين من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب بيكسي وانك بنهانا جخواي ترسو أشاكاتنا كز آقاجني أشانا إيل جخوا ويش فرفر ترسو إما هر يوما كومال قناه ما هني ببنهان كومال اسمانيني يعني سيما ملتو ويما بعام دس شاباكا يعني براسي ملتو هراماني دس باكا دزينية من منطقة هرامانية يان بعام قرد كردستان دزينية كسيش بنهان دزي مكر تشيش مكا صفة ما نياشنا إن هرماني وقورينا ورو خاتو خواه إما بتزي كاتي بنهان جن كذا أقاشنا نبو هر دزي مكر منو وسرو أنيك كشتي إنساني إما قد بنهاننا متى من إنساني كشمي چی چونکە صفەتو ئێمەنە نییە ئی صفەتە پیسە دەی کەچی پەنهانە غەیبەت کردن دەی کەچی پەنهانە مەسەلەن مەسائل و شەهوەتی و جنسی و ئاچیوە زاڵ بۆ ملمارە گجار ئینسان دوعاکاشن دوعاکەرەوە چ خواییان ئەگەر بێئەدەبیەوە بی خزمەتە نەکات و پەنهانینە بەخوا ئەنە نییە خوایە من ئیمانم بە تۆ بەخوا پەروەردگارە فرە ئیمانم بە تۆ قایمە فرە یەقین چەی تۆ ژیو وبحياج نينا ورتو خواجان بأدب نينا أجر غلطي ومكر بنهانا أنا جن زانيما شهوتها زامبين من مرعف ومكر يا إلهي قرك ما خزمتنا شيء كم تعرس كروك جناه شاراوي جناه بنهاني جناه وككز أجاجني أشنه فرب أساني خوي قولت شنا الواجبو بمرج خاصي وكي كاتي بنهانين عائشة الله إيمان دارا فرموانش خرابكي كاتو شوي خاصكي كاتو شوي بابا كفارتش خرابكي كاتو بنهاني خاصكي كاتو بنهاني بابا كفارتش ولو أنا هريو جائما أشم جهدي وفرق وركر حاولوا التقلي وفرق بو گناه هانه بپنهان کردین لو خاصه کرده بدزی باکز اگرشن نبو ورو خاطر خوای دسودیم گیره دور کات انما کرده استغفر الله وكره دب مجولنا بين ويتو خوا خلق مزانو تو خريكو استغفر الله تو خريكو لا اله الا الله تو خريكو الحمد لله اي صفته جويتنا دروس كره پنهانا جخواي ترسا تا خواجه قدو گناه كلوج خوايا من اسم كلمه ورو خاطرته واتي وبلاوي كرد هر کس تماش شاکرو هش کس بلاو شاکرو هش کس ور شاگیرو هش کس یاونوش رفیق و دوسکاش خواه جا گناه و گردی ما وجبه یا رب العالمین خواه دعوا وانا كلمه وانا ما قبول كره يا أكرم الأكرمين أروي بحضور وتشاهد بمي ويا إلهي سلام برس كره وردم ويتنا يا أكرم الأكرمين خواه عزيز وشوي سمانيا چني اي فيديو ياو گێراشە و تەجیل شاکەرە و چێرنویست شاپێکەرە خواجە گوناه و گردی شاوەژ بە سەرفرازی لەنەو ئاخرەتی شاکەرە وصلى الله على سيدنا محمد
وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.